ئەم مزگەوتە دروست کراوە بە شێوازێکی کوردی ئیسلامی کۆن، خاوەن منارەیەکی سادە و سەرنجڕاکێشە کە لە مادە سەرەتاییەکان دروست کراوە لە کەرپوت و دیزاینێکی تەواو سەرنجڕاکێشی هەیە. مزگەوتی حاجی مەولود زۆر جاروانەی ئاینی تێدا خوێندراوە، جێگای کۆبوونەوەی خەڵک بووە بەتایبەت لە جەژن و جگە لەوەش ڕۆژانی ئاسایی بەردەوام خەڵکی تێدا کۆبەتەوە بۆ خواپەرستی و چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان. بەم هۆیەش ئەم مزگەوتە ناوەندی ڕێنمایی بووە شوێنێکی هاوکاری و یەکگرتووی خەڵکی گەڕک، بەشێکە لە ناسنامەی مێژووی خانەقای هەولێر. ئەو خەرکە بەڕاستی زۆر نوێژی تێلێ دەکات لەو مزگەوتەی، خەرک سەردانی ئەو مزگەوتێ دەکات نوێژی دەکەن. ئەو دوکاندارانە هەر هەموو لێوێ نوێژی دەکات. ئەمەوە 30 ساڵە لێرەمە بەردەوام لێرە نوێژی لێ دەکەین. ئەو دوکاندارانە هەموو نوێژی دەکات. کاکە ئەو مزگەفتی حاجی مەولودیە، مزگەفتەشی زۆر کۆنا، نۆژان کراتەوە لەسەر سیستەمەشی جوان، زۆر پاک و خاوێنیشە مزگەفتە. قەناعەتە بێگەبرێم لە شاری هەولێرەوە تاکە مزگەفتە لۆ خاوێنی و پاچی. ئیمارەشێک مزەفەریە، ئەوان نوێژەنیان کردەوە لەسەر شێوازەشی جوان. بەقورعان پێشان پێیان دەگوت مزگەفتی شێخە ڕەشکەی. ناخۆ دوێنێ ناکرێت مزگەفتە، بەڵام جەماعەتەکان نوێژ جەماعەتەکان لێ دەکرێت. نوێژی مەغریبان و نیوڕان هەموو بەس سبەنان لێ ناکرێت. بەس بەنا چۆن؟ ئاری وەڵڵا تاکە مزگەفتە لێرە. بڕۆ تەمەشاشی زۆر خاوێنە. حەزەکە بڕۆ تەمەشای ناو مەحرەمێش بکەن، هەمووش کەرپوت نۆژان کرایەوە زۆر جوانیش. ئەوەی شایانی باسە ئەم مزگەوتە و زۆربەی مزگەوتەکانی تری کوردستان لە کۆندا مەڵبەندی ڕۆشنبیری و زانست و زانیاری بووە. ئەمە جگە لە خواپەرستی. مزگەوتی حاجی مەولودیش یەکێک بوو لەم مزگەوتانەی کە زۆر خەڵکی ئەم ناوچەیە تێدا دەرس و قورعانیان تێدا خوێندووە و زۆر کەس لەم مزگەوتە بۆتە پیاوی ئاینی زۆر باش لە ناوچەکە. شێواز و بیناسازی لە ڕووی دروستکردنی ئەم مزگەوتە بە بەرد و گڵ و گەست دروست کراوە، دواتر بە شێوازێکی سەردەمیانە نۆژن کراوەتەوە و ئەویش بۆ پاراستنی مێژوەکەی. ناوەوەی ئەم مزگەوتە هێمن و سەرنجڕاکێشە، زۆر گونجاوە بۆ نوێژ و خوێندنی قورئان. لە سەرەتاوە جێگای تایبەتی هەبووە بۆ قوتابیانی ئاینی.